لەگەڵ ڕووداوەکانی ڕۆژاوادا هێرشکردنە سەر شارە کوردیەکان ڕۆژاوا دەستگای میدیایی کورسات نەرداوی خۆی ناردە ڕۆژاوای کوردستان هاوڕێ و هاوکارمان سەنا حەسەن توێ ڕۆژاوا چەند ڕۆژێک لەوێ بوو خەم و ئازار و ڕەوشی کوردانی ڕۆژاوا و ڕەوشی ئاوارەکان ڕەوشی شەڕوانان سەنگەرەکانی بەسەرکردەوە شارەکانی ڕۆژاوا بەردەوام لەوێ بوو چرکە بە چرکە لە نێویاندا بوو هەتا دۆخەکە هێور بۆیەوە و خۆشبەختانە ڕێککەوتن دروست بوو دوو ڕۆژە گەڕاوەتەوە گفتوگوی لەگەڵەکەین ڕەوشی ڕۆژاوا بەگشتی چۆنە ئێستا لەلامانە لە ستۆدیۆ هاوڕێزانە بەخێر بێتەوە زۆر سپاس کاگران بەخێرەوە سەرچاو زۆر بەخێر بێتەوە ئەو ڕۆژانە ئەی بەردەوام ئاگامان لە یەکتری بوو چالاکیەکانمان نەبینی دەست خۆش بێ کاری زۆر باشتان کرد لەوێ بۆم باسکە ڕەوشی ڕۆژاوا چۆن بوو ئەوەی تۆ بینی چی بوو سپاسەکەم کاگران کۆ سپاس بۆ دەرفەتە لە ناو بەرنامە جوان و سەرکەوتەکەی جەناب تا من میوانم ڕەوشی ڕۆژاوای کوردستان هەڵبەتە دیوە زۆر قوڵە سیاسەکەی واز لێنین ڕێگە دەرفەتەکە ئەوە نەبێ بەڵام دوو ڕەوشێکەیە پێویترە ڕەوشی مرۆیی کە خەڵکی ئاوارەیە کە ئاوارەکانیش دابەش بن بەسەر عەفرین و بەشێکی سەرەکانی و گرێسپی و مەسەلەن شێخ مەقسوود و ئەشرەفیە و هەندێک خەڵکی کوردی ڕقاوە هەندێک خەڵکی تەبقا کەم ئەوانە هەمووی و بەشێکی گوندەکانی دەوروبەری حەسەکە ئەوانە بە تەواوەتی هاتوون بۆ قامیشلۆ و عامودا و دەرباسی و هەروەها دێرک ئەمە وەکو ڕەوشی مرۆیی بە تایبەتی لە قامیشلۆ ڕۆژەکە لە سەرەتادا زۆر خراپ بوو ڕەوشی خەڵک زۆر خراپ بوو مەسەلەن ژمارەیەکی زۆر لە خانەوادەکان لە مزگەوتێکا بوون کە هیچ گەرمکەرەوەیەکی تێدا نەبوو لە کاتێکدا جەوی ڕۆژاوای کوردستان زۆر سارد بوو و جگەلەوە مەسەلەن لە خوێندنگاکان بوون سیستەمێکیاندانا بوو بەڕێوەبەری خوێندنگاکە لەگەڵ مامۆستاکان و ئیدارەی مەکتەبەکە سەرپەرشتی ئەکردن ئیتر بەهانەوە هاتن نەبوو لە سەرەتادا دۆخەکە زۆر ئازار بەخش بوو لە ڕووی دەرونیەوە کە سیرتەکرد دوای ئەوە سوپاس بۆ خوای گەورە ئەو بەدەنگەوە هاتنە گەورەی باشووری کوردستان و کۆمەکەکان وردەوردەی خەڵک و ئەوانە گەیشت ئەمە دەرگایەکی کردەوە تا ڕادێک بەڵام ئەوان بەگشتی وەکو ڕەوشی ئاوارە ڕەوشیان زۆر خراپەتە ئەم ساتانش تا ئێستاش یەک بابەت ئێمە چەند جار کە ئەچوینە بەردەمیان مایکمانە بردە بەردەمیان ئەمت مەسەلەن ئێوە چ داواکاریەکتان هەیە لە خەڵکی باشووری کوردستان شتێکی زۆر ژوانم ئەبینی کاگڕانکۆ یانوت ئێمە زۆر سپاسیانەکەین پێشەوەی ئێمە دەنگ هەڵبڕین ئەوان بە هاواری ئێمەوە هاتن بەڵام ئەمە تەنها ئەومانەوێ بگەڕێنەوە سەر ماڵ و حاڵی خۆمان یعنی عایلە هەیە خێزان هەیە لە عەفرینەوە هاتووە بۆ شەهبا لە شەهباوە هاتووە بۆ ڕقا لە ڕقاوە هاتووە بۆ حەسەکە لە حەسەکەەوە هاتووە بۆ قامیشلۆ پێنج جار ئاوارە بووە ینی مناڵەکەی لە ئاوارەی گەورە بووە مەسەر مناڵەکەی لە ئاوارەی لەدایک بووە ئێوان هەمویان خاون ماڵ و خان و ژیانی خۆیانن ئەمە دیوە ڕەوشە مرۆیەکەیەتی کە بەڕاستی ڕاستە کۆمەک گەیشتۆ بەڵام هیچ ناکاتە ئەوەی تۆ لە ناو ماڵ و حاڵی خۆتابی لە ناو شوێنی خۆتابی مەسەلەن ئینجا ژیانیش بەگشتی زۆر قورسە شتومەک لەوێ هەیە خواردن لەوێ هەیە خواردنی پێویستی ڕۆژانە هەیە گەرینسان بیەوێ دەستی بخە بەڵێ بەڵام پارە دەست ناکەوێت ینی $100 بەرامبەر 1160 لیریان 1200 لیرە نرخە فەرمیەکەی ئەو 1200 لیرەیە بەشی زۆر شتی کەمەکە ینی شتومە گران بووە شتومە گرانە بەڵێ بەگشتی گرانە ینی چکە تۆ هەم پێشتر لە شامەوە هاتووە لە دیمەشقەوە هاتووە بەشێکی لە باشووری کوردستانەوە هاتووە بەڵام بەگشتی کەلوپەر لەوێ زۆر گرانە ینی ئەوە نییە بڵم لە چاو پارەی خۆیان گرانە ڕاستەکەی لە چاو پارەی خۆیان گرانە و پارەش دەستیانیەوان گرانە تۆ حساب کە فترێکی زۆرە لانیکەم 12 ساڵە ئەو منطقەیە بە شەڕ و ئاژاوەیە تێپەڕێ بە ناخۆشیات تێپەڕێ بە نامەتیا تێپەڕێ ڕاستە چەند ساڵێک فاسیلەیەکی هەیە بۆ شایەکی بۆ بەڵام بەگشتی ئەو خەڵکە 12 ساڵە لە ناو خوێن و نەهامەتی و ئازار و ئەشکەنجەیە مەسەلەن ماڵ نییە هیچ ماڵێک نییە ئەگەر بە معدەلی وەرەگری دوو شەهید سێ شەهیدی نەبێ ینی زۆر ئازار بەخشە ئەنجا مەسەلەن بابەتێکی دیکە ئەوەیە کە تۆ ئەچیتە ناو بازاڕەکان ئەوەی کە مەسەلەن من بینیم لە خەڵکی ڕۆژاوای کوردستان کە هەر ئەیانزانی مەسەلەن مایکی کورساتمان پێ بوو یان ئەیانزانی ڕۆژنامەنووسین یان ئەیانزانی لە باشووری کوردستانەوە هاتوین بە بەردەوامی
چاویان پڕ بوو لە فرمێسک و دڵیان پڕ بوو یان و پارە وەرناگرین ئێمەش بۆ خۆیان لە بارودۆخە خراپیان چۆن بهێڵین پارە وەرنەگرن ئیتر ئەکەوتینە ئەوەی کە فشاریانەفسیەت بەرز بوون زۆر 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 ینی باوەڕکە ئەوەی من بینیمە ینی من ئەو تەسەوڕم ناکرد ینی من بە هەندێک لە هاوڕەکانی شمە دوتم بۆ من تەجروبەیەکی زۆر گەورە بوو بەڕاستی من ینی هات تۆ ئاستەکەی نەزرەیەکت هەیە بۆ چوونێکت هەیە لەسەر ئەو پارچەیە گاو بەشی کوردستان کە ئەچیتە ناو واقعەکە زۆر جیاوازە خەڵکێکی ینی دایکی شەهید هەیە کاگرانکۆ کچێکی شەهید بووە کوڕێکی شەهید بووە دۆخی زۆر خراپە هاوسەرەکەشی و دوو کەسی دیکەشی لە سنگەرەکانی شەڕن خۆشی چەکێکی بەدەستەوێت لە فەرعێک دانیشتۆ ئەڵێ تا دوات لۆپی خوێن شەڕەکەم من خاچی ڕۆژاوای کوردستانە پارێزم ئەم کوردایەتیە یعنی زۆر دەمێکە ئێمە ینی چۆنەڵی بە هەست و بەبینین و بە ئەوە هەستمان پێ نەکرد بوو ئەجا ئەوە قارەمانێتەکەیان هەرواز لێ بێنە دڵسۆزم باسی پارتی سیاسی ناکەم ڕاستەکەی وەک کورد حزبەکان لە بینی خۆیانەوە لەوێ چیرۆکێکی ترە لەوێ ئازارەکە ڕەنگە لە دەستی هەندێک حزبی سیاسی بە زۆرێکی تر بێ بەداخەوە کاتیەوە نییە من لێرە جارێ باسی کەم بەڵام ئەوان وە کورد هاتوونەتە سەر هێڵ یعنی ئەو تۆ هەست بەوە ناکە ئەمە لە حزبێکە لە چەر حزبێکی تر نیە لە چەر ڕێبازێکە لە چەر ڕێبازێکی تر نییە کە خۆپشاندان ئەگەداری خۆپشاندانانە بوون کە لێرە بۆن لە سلێمانی لە بەشێک لە شارەکانی تر دەکرا ئاگاداری ئەو هاوکاری و پشتیوانیانە بوون بڵێ ئەو ئێوارەی کە ئەو خۆپشاندانە ملیۆنێکی سلێمانی بووم لە حەسەکە بووم لەگەڵ هاوکارانم بەرهەم و سربەست ینی من نیشانی شەڕڤانان مەدا لە چوارچێوەیەکی ئەمنی هەبوو ینی سنگەری هەرە پێشەوە نەبوو بەڵام لە یەکێک لە سنگەرەکانی بوو من ڤیددیۆکەم پیشانەدا یان نیانەتوانی قسە بکەن ڕویانە کردە ئەو لاو چاوان پرفرمێسکە بە سلێمانی ئەوی سلێمانی بۆ ئێمەی کرد ئەوەی هەولێر بۆ ئێمەی کرد دهۆ کەرکووک هەڵەبجا ڕاپەڕین گەرمیان بۆ ئێمەی کە قەت لە بیری ناکەین کاگرانکۆ ڕاستیەکە من ئەمەوێ لێرە بیڵم لە ڕێگەی بەرنامەی جەناب شاشی کورساتەوە کورسات نیوزەوە خەڵکی ڕۆژاوای کوردستان شەڕڤانان بە دوو دۆخدا تێپەڕین و بەعام پێیان وانە بوو کە ئەو عەرەبانەی هاوپەیمانێتیان لەگەڵیان هەیە لە چوارچێوەی هێزەکانی سووریا دموکراتە بە تایبەتی لە دێرە زور و ڕقە و تەبقە و تا نزیک خەتی حەلەب و دێرحافر و منتیقانە پێیان وانە بوو پشتیان بەرەدەن چونکە پارەیەکی زۆریان لەو منتیقانە خەرج کردووە پارەیەکی زۆریان لە خزمەت گوزاری لە ڕەبقە و تەبقە و زیاتر لە ناوچەکانی خۆشیان کوردیان ناوچە کوردشینەکانی لە ڕوو خزمەت گوزاری و فەرامۆش کردو خزمەتی عەرەبیان پێ کردو بە ناوی برایەتی گەلانەوە ئەو یەکێکە لەوانەیە کە لەوێ کورد زۆر نیگەرانە لێ مەسەلەن ئەو خزمەتیان کردووە موچیان پێداون ڕێکیان خستو لەناو بەربەریەتی دەریان هێناون ئەو ڕۆژەی کە شەڕە بێ لیان نزیکە بنەوە لەناو سەنگەرەکانە لیان داون شەهیدیان کردوون بەشێکی زۆری شەهیدەکانی ڕقە و تەبقە پەیوەندی بەوەیە کە لەناو تونێلەکانەوە بە تایبەتی شەڕڤانان یەپەژە ژنەکان کچەکان بەشێکیان کە شەهید بوون بەهۆی ئەو خیانەتەوە خەنجەر لێدانەوە شەهید بوون یعنی کابرا بەرپرس بووە بەرپرسی ئەوان بوو متمانیان پێ کردووەکو کورد بەڵام لیان داون ئەمە یەکێکە لەو ئازارانەی کە لەوێ ناوی بە ناوی برایەتی گەلانەوە هەیە ئەویان تووشی شۆک بوون لەوەوە تووشی شۆک بوون دوو کاتی خۆی 22 ئەوان 22,000 شەهیدیان هەیە لە 2014 بە دواوە ئەمریکا و هاوپەیمانان پێیان وە بووە کە یان پاڵپشتیان کردوون کە تا ڕقە و تا حەڵەب و تا ئەوانەیان پێ ئازاد کردوون شەهیدێکی زۆریان داوە لەپڕ هەم عەرەبەکان پشتیان تێکردن ئەوانەی لە چوارچێوە هاوپەیمانەتەکان بوون لەپڕ ئەمریکاش پشتی تێکردن شۆک بوون داڕوخانێکی زۆر دەرونی گەورە بوو وەک خۆشیان ئەیانوە تەختە تەنانە شەڕڤانان بەرپرسەکانیشان باشووری کوردستان بە ژمارە یەک کە ئەو ڕابوونە ئەو هەڵستانە سەر پێەیە بەبێ جیاوازی لە مێدیا لە بەرنامە لە سۆشیال مێدیا لە خۆپشاندانەکان بە تایبەت سلێمانی ینی کە ناوی سلێمانیێنی مەحاڵە چاویان پڕ نەبێت لە فرمێسک لەوەنا لە زۆعفا هەندێک گریان هەیە هی حەماسەتی ینی بێ شارچێتی بێ مەسەلەی حزبایەتی هەولێر بە هەمان شێوە مەسەلەن بەڵام ئەوان بەوە تۆزت وریان هاتەوە مەسەلەن کوردانی باکوور مەسەلەن کوردانی ئەوروپا ئەو سێە بوو بە پاڵپشتێکی گەورەکەەوە تا کورد بە پشتی کورد بوو تەنانەت مەسەلەن نێوانی نسێبین و قامیشلۆ 300 مترێکە ناوچە سنووریەکەی گەنجان ئەوەندە گیان فیدا بوون بەسەر دیوار و کارەبایی و تەقە و ئەوانە خۆیان گەیاندە ڕۆژاوای کوردستان چوونی ڕۆژنامە نووسەکان چوونی مێدیاکان سنوورەکەیان بڕی
چوونی مێدیاکان بەرنمەکەی تۆ بەرنمەکەی ئەوی تر هەواڵەکان هەر شتێک بوو مەحاڵ بوو لە دەستیان دەرچێت هەموو شتێکە بینن هەموو شتێکە بین و متابعەکەم زان چێ پشتیوانیانە هەمووی کاریگەریە بوو لە هەموو دەستگاکان بەڵام یەکشت مەسەلەن ئێمە کە ئەمانوت کورساتین جا ڕۆژی ئەو خۆپشاندانان ئەو خۆپشاندانەی سلێمانی ئەمەش زۆر دڵمان پڕ نەمان زانی لە کامەی تێکەڵاوکەین ئەوانە لە کوڕێکمان پرسی لە کوڕێکم پرسی لە وتم خەڵکی کۆبانێ بوو لە دەواری پانۆرامای پێڵێن یان فلکەی پانۆرامای پێڵێن بەرنمەکەی خۆم نار شوێنەکە پانۆراما وتی من ئەو کوڕە برای منە بەیەکەوەی خەڵکی کۆبانین سێ مانگە کە سوکارمان کەسمان نەبینیەوە بەڵام ئەوان هەموو کە سوکاری ئێمە لە خۆپشاندان ئەیان بینین حەزەکەم ڕۆژێک بێمە سلێمانی بێمە هەولێر بێمە باشووری کوردستان و بە تایبەتیش سلێمانی ینی ئەو قسەی ئەو بۆ خۆی نەقلیکەم وتی حەزەکەم خاکەکەی ماچکەم وتی ئێوان مۆڕاڵیاندا بە ئێمە ینی وریاندا بە ئێمە لە ناو سنگەرەکاندا ئەجا منەمەوێ ڕەنگە ئەو تۆ ئەو پرسیار نەکەی بۆی کاتی جەنابیش زۆر نەبم ینی چوونی ئێمە بۆ کورسات لەوێ ینی نابێ کورسات لەوێ نەبێ نابێ کورسات لە ڕۆژ ئاوانە بێ سبینی قەزیەک بێ نابێ لە باکوور نەبێ نابێ لە ڕۆژەڵات نەبێ کورسات قەناتێکی ڕەسەنی کوردایەتی ئەو نیە ئێمە خۆمانتیاین ئەوە واقعەکەم خەڵک ئەیزانێ ئەو کاتە من دەبوو مایکی کورسان لەوێ بێ من سوپاسی شانازخانەکەم بەڕاستی پاڵپشت بوو سوپاسی بەڕێوبەرەکەمان کاک دێرینەکەم سوپاسی خاتو بیلیاکەم بەڕاستی کاگاوکار هەمووانەی کە پاڵپشت بوون بە تایبەتی بیلاخان خەمخۆر بوو و شانازخانی ژێوت مەسەلەن من هەم کاک دێرینیش ترسیان لەوە هەبوو کە شتێکمان بەسەر بێ سوپاسی دوو هاوکارەکەمەکەم بەرهەم جەزاکە وێنەگرێکی زۆر ئازاو لێ هاتوو بوو سوپاسی کاک سەربەست عەبدولعەزیزەکەم کە ویژێکێک بوو لە وێنەگرێک هەرە ئازاکان ستافەکەمان لەوێ مۆهەنەد و باشقان و دارا بەڕاستی ینی کەروپەلەکانمان زۆر زۆر سادە بوو لەبەر پەڕینەوە لە سنوور بەڵام ئەوەندەی توانی بێتمان هەوڵماندا کورسات بکەینە چاوی ئەوان بکەینە دەنجی ئەوان و دەنجی باشووریش پێ بگەینینە ئەوان و ئەوانیش دەنجی ئەوانیشی پێ بگەینینە باشوور بەگشتی ئەوەی هەبوو کاگرانکۆ دۆخەکە دەمەوێت یەک پرسیار بکەم ئەوە سپاسی بەڕێزانت کە دەست خۆش بێ ینی ئەمەوێ لە چرکەساتی حساست بپرسم کە لە سنوور پەڕیتەوە ئەسەر کرد دەچیتە وڵاتێکی تر دەچیتە غەریبایەتی پێشتر هەستە چۆن بوو کاها دەگەی بە سنووری ترەچیتە وڵاتێکی تر بەس کە پەڕیتەوە هەستم زۆر زۆر خۆش بوو هەستێکی زۆر تایبەتم هەبوو ینی چۆنەڵی حەماسەتێکی زۆر گەورەم هەبوو کە بڕۆم بەسەلەن تەنانە هەر نێمەوە ینی ئەو حساست لێ لەبیر دەچێتەوە تۆ لەکوێیت ینی ئەو کوردایەتی ئەو ڕەسەنایەتی ئەبینی بەڵام کە هاتیینە ینی ئەو ئەخیر ڕۆژ باز بەخوا کە ساغ و سەلامەتی پێشەوە هەندێک سەبەتمان دەکرد دەموزان ئەگەر شەهید بووی هیچم بۆ نەنووسی بووە کاگرانکۆ منەمەوێ مەسەلەن لە دو قسەم ئەوە بێ ینی میوادارم بتوانم باسی کرد ئەکرێ بڵێن سنوورەکان نەما لە نێوان سنوور نەما سوپاسی هەموو لایەکەکەی بەڕاستی ینی ئەو ڕابوونە کوردانەیە جێگەی فەخرە هەر کەسێک لە دەسەڵات و لە حکومڕانیە دەست بنێ بە سینگی دەست لە سەر دڵیدا بنێ بۆ کوردانی ئەوروپا بە ئەمریکا و ئوسترالیا و کەنەداوە بۆ بەریتانیاوە مەسەلەن دەست بنێ بەسەر سینگ بۆ کوردانی باکوور بۆ باشوور بۆ ئەوانەی کە لە سۆشیال میدیا بوو زۆر جاریانوت سۆشیال میدیا بوو بە بەڵایەک بۆ کورد بوو بە دەرفەتێکی گەورە هەمووی هەستی پێکرا باوەڕەکەی پیلانەکە زۆر قورستر بوو ئەگەروانە بواە ئەوە نەبێ من ئەخیر ڕۆژ لە دێرێک بووین هاتیینە دەرەوە طبعاً ینی خەڵک یەخەیە گرتی کاگرانکۆ ئێوە نایی مەجاالیتیانە بێ ئەم نیوەڕۆیە لای من بی ئەم ئێوارەیە لای من بی ینی ئەو برادران شایەتن کە هەر ئەیانزانی ئێمە خەڵکی باشوورین یانوت قەناتی مامجەلالە سەرۆک مامجەلالە ناسن و سەرۆک بافڵی شەناسن بەهۆی ئەو هاوکاریانەی کە داوێتی بە ڕۆژاوای کوردستان زۆر کاک بافڵیان خۆشەوێ کە هاتی زۆر دڵم پڕ بوو ینی هەستمە کرد چۆن دووشت لێک جیا ئەەکەیتەوە دوای کە هاتیینە ناو سێملکە ئەندێک ڕسومات هەندێک کاروباری ڕۆتیناتی پێویستە ینی سوپاسی هەردوو لاشەکەم سێملکە و پێشخابووری زۆر احترامی ڕۆژنامە نووسەگرن 25-26 منداڵی لێ بوو جلو بەرگەکانیان یەک بوو جانتایەک لە پشتیان بوو من دوو جار پرسییم لەو کاتێەوەی کە تەفتیشات توشتی ئەو ڕۆتیناتی کە ئەکرێن لەسەر سنوور کەس جوابی نەدامەوە
لەوێ چاوەڕێی موافقە بووین کە لە دیوی باشوورە وەرمان بگرنەوە بڵێن ئەم ناوانە بێنە ئەوبەر ئەو هاوکارمان سەرباز عەبدولعەزیز گوتی بەمنی وتی ئەوە ئەزانی و منداڵانە چین وتم نا وتی ئەوە 25-26 منداڵن کە دایک و باوچیان شەهید بووە ئەیان بن بۆ باشووری کوردستان بۆی بتوانن خزمەتیان بکەن منیش چوومە لایەکی لەوانی کە بەرپرسیان بوو تا ئێستاژە و ئەو دیمەنانی تەسیری گەورەی لەسەر ژیانی من دروست کردووە پێم دوتم هیچ بۆ کاری ڕۆژنامە و وانیم نییە وتی ئێوە ئەناسم کورساتن وتم چیمان پێ ئەکرێ وتی ئەمە لە بابەتێکی ڕێکخراوە ئەمانە خزمەتەکرین بەس کەسیان نەماوە یەکێک لەو دیمەنە هەرە تراژیدیانە ئەوە بوو کە من و هاوکارەکانیش خۆمان بۆ نەگیرە ینی ئەو مناڵانە گریان ینی دەستون دەستی ئەو دادانەیان گرپوو کە لە ڕۆژاوا هێنابوویان ئەگریان لەو لەحزێت سەرم بەرز کردەوە بۆ خوای گەورە وتم خوای جان ئەبێ بۆ قەدەری ئەو میلەتە بەو شێوەیە بێ ینی هەموو دیمەنەکان پڕپڕ وەرە بوون پڕپڕ دڵخۆشی بوون ینی باوەڕ کە شوێن هەبوو پڕپڕ مەترسی بووە ینی هاوکارەکانم لە خۆم زۆر وەرە بەرزتر بوون زۆر بە پێکەنینەوە زۆر بە دڵخۆشیەوە ئەمانوت نا دیمەنێکە تۆمارەکەین و ئێمەش بەشێکی لەو شەڕبانانە و بەشێکی لەوانە ئەو دیمەنە هەموو شتێکی تێکدا هەموو شتێکی وتم خوای جان سرم بەرز کردەوە بۆ خوا وتم خوای جان بۆ دەبێ قەدەری ئەو میلەتە بەو شێوەیە بێ ینی تون دەستی گرپووی ئەو دادەیە ڕۆژ ئاوا ئەگریا و منداڵە تەمەنی 4 ساڵ 5 ساڵ 3 ساڵ لەو تەمەنە بوون ئیتر ئەو دیمەنانە ڕەنگە دووبارە بوونەوەیان بیری ئەنفال بکەی ئەو کاتێک کە مناڵەکانیان جیا کردەوە ڕێک ئەنفالت ئەو چیرۆکانی ئەنفالت دێتەوە خەیاڵ ڕەنگە بیری ئەو کاتانە بێتەوە کە خۆت دابڕاوی لە کە سوکاری خۆت لە کۆڕەوەکەیە مەسەلەن اینجا تۆ سەیرەکەی تۆ هەیە باوکی شەهید بۆ بەس دایکی ماوە دایکی مەسەلەن بۆ نمونە بەنەوەیەک کۆچی دوای کردو باوکی ماوە نەنک و ئەمانە کەسیان نەمابوو ئەگریان مەسەلەن دووسێ کوڕی لێبوو شەڕوانەکان چکە جلی شەڕوانیان لەبەر لە دیوی سێملکاوە وانەزانی باوکیانن بۆنی باوکیان پێوەکردن هاتینەوە دی پەیوەندیم کرد بە کوێستانخا وەزیری کاروباری کۆمەڵایەتی وتم کوێستانخا من لە ڕووی دەرونیەوە وەزعم زۆر خراپە ورم زۆر بەرز بوو بەڵام ئەو کە ئەو مناڵانم بینی وتم ئەگەر ئەیان هێنن بۆ لای ئێوە نازانم ئێمە چیمان پێ ئەکرێت چکە و میلەتی ئێمە میلەتێکی زۆر زۆر دەستکراوە و میێرەبانە ئەکیدم ئەوانە هەوار کەس لە ماڵی خۆی ئەوانە بە کچ و کوڕی خۆی ئەزانێ و ئەوانەشی کە دەستی ڕێکخراوەکانیش نەکەوتون چکە خەڵکێکی زۆر شەهید بە کاگرانکۆ بۆیە ئەخیر قسەم ئەوەیە ببوورە ڕەنگە دڵی تۆشم پڕ کردێ بەڵام ئەو دیمەنانە ناتوانی تۆ بەرامبەریان خۆت بگری زۆر کەس ئەوترێت با ڕێککەوتن نەبێوانە کاکە ئەو میلەتە پێویستی بە ئارامیە کەس هیچ ماڵێک نەما هەزاران منداڵی بێ باوکەیە هەزاران دایک جەرجی سوتاوە هەزاران باوک جەرجی سوتاوە ینی کارساچێکی تراژیدی لە باشوور بەسەرمان هاتووە ینی تۆ بڕۆ چەند چەماڵ تۆ بڕۆ گەرمیان تۆ بڕۆ ڕاپەڕین تۆ بڕۆ بارزان هەر شوێنێک بێ ینی پڕپڕێتی لە کە سوکاری شەهید و ئەنفال مەسەلەن بالیسان و شێخوەسان تۆ ئەوش ئەبینی تۆ لە ڕۆژاوای کوردستان قورسە ینی دەست خۆش بزانەکەن بێگومانە میلەتی ئێمە هەزاران ینی چیرۆکی میلەتەکە ئێمە بۆ شێوەیە منداڵەکانی بەم شێوازە پەروەردە دەبن لە بێکەسی و لە بێناویدا بەڵام خۆشبەختانەی سەکەوتوینێتە دۆخێکە ئۆتە باشووری کوردستان ئاڕادێک خۆشبەختانە ئارامی هەیە ژیان هەیە لێرە دەتوانێت پشتیوان بێ بۆ پارچەکانی وێڕای هەموو لێتە ناکەوێت وێ ڕای هەموو گەندەڵی وێ ڕای نابەر پرسیارەتی هەندێ بەرپرس وێ ڕای ئەوەی کە یەکێک ئێوێ بەس جیرفانی خۆی پڕکا وێ ڕای ئەوەی یەکێک ئێوێ بەس خزمەتی خۆی و چوارچێوێکی بەرتەسب بکە ئەبێ ئێمە سوپاسی خوای گەورە بکەین کە باشووری کوردستانمان هەیە پەناگەیەکی زۆر زۆر گەورەیە لە بەرپرسەکانیشمان شەرمکەن بەڕاستی یەکێتی و پارتی بەڕاستی لێرە دێڵێن بێ شەرمکەن خاوەنی ئەو میلەتە قوربانی دەرە پڕهەست و سۆزە کوردانەیە وەڵا پێشنیازەکەم لەگەڵ تۆ لەو بەرنامە جوانی تۆ کاگرانکۆ ئەوانەی بیکەن بە بەرپرسی حکومی بەشێکی هەرە زۆریان حەقی بیان بەن ڕۆژاوای کوردستان فترێک لێ بیبینن کە ئەو میلەتە چی بەسەردێ ئەو میلەتە چەند دڵی بە باشووری کوردستان چۆن دڵت دێت لە پرۆژەیە گەندەڵی بکەیت لە مەعاشە
غەدر لەو میلەتە بکەی. سپاس دەکەم ڕەنەگیان زۆر بەخێر بیتەوە لەش ساغ ماندوو نەبی بێگومانە بۆ شانازیە بۆ ئێمەش تۆ وێنەری هەمومان بوویتە سپاس دەکەیت ماندوو بووی ئەو ڕۆژانە بەڵام ئێوە چیرۆکێکی جوانتان تۆمار کرد لە ڕۆژاوە بۆ خۆت بۆ هاوڕێکانت هاوکارەکانت بۆ ئێمە لە کورسات لە دەستگای میدیای کورساتیش سپاس کورسات و کوردایەتی لێکدا ناپڕێن بێگومان سپاس.